لە کۆی 147 قوتابخانەی پارێزگای هەڵەبجە تەنها دەرگای یەک قوتابخانە بەرەو ڕووی خوێندکاران کرایەوە و زەنگی ساڵی نوێی خوێندنی تێدا لێدرا. قوتابخانەکەش کۆلێژێکی هاوبەشە لە نێوان وەزارەتی پەروەردە و کەرتی تایبەتدا. سەردا ئەم ساڵی نوێی خوێندنمانەوە پیرۆزبایی خوێندنی ساڵی خوێندن لە هەموو برادەرەکان و هاوڕەکانم دەکەم و ئیشەڵڵا ئەم ساڵ بەبێ بایکۆت و بەبێ هیچ شێوەیەک دەرزەکانمان نەخوێن و ئیشەڵڵا باشترین ساڵمانە بێ. لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە یەکێتی مامۆستایانی کوردستان پشتیوانی خۆیان بۆ بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانەوە دەربڕی. دەنگی خۆمان مەخسووتە پاڵ دەنگی و مامۆستایانەی کە دوو مانگە موچیان وەرنەگرتووە و دەرگانەکردنەوە و بایکۆتکردنی لایەن مامۆستایان دروست بووە. ئێمە پشتگیری هەموو ڕێکارێکی مەدەنیەکە کە مامۆستایان بیگرنە بەر بۆ دەستکەوتنی مافەکانیان. لەلایەکی دیکەوە 272 مامۆستایوانە بێژ هاوشان لەگەڵ مامۆستایانی هەمیشەیی بایکۆتکردنی وەڵەکانی خوێندنیان ڕاگەیاند و داوایان کرد لە حکوومەت دایان بمەزرێنێت. دامەزراندن مافی خۆمانە داوای دامەزراندنەکەی مافی خۆمانە وەکو مامۆستایانی میلاگوان داوای موچەی خۆیان دەکەن لە کاتی خۆیان ئێمە داوای دامەزراندن و موچەی خۆشمانەکەین لە کاتی خۆیان. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە دەڵێت مامۆستایان قۆناغی سەختریان تێپەڕاندووە و دڵنیاین ئەم هەنگاوەش تێپەڕ دەبێت وەک وەزارەتی پەروەردە پشتیوانی لە داواکاری مامۆستایان دەکەین. ئەوە دڵنیامەم قۆناغش تێپەڕێ بۆیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەوە وەزارەتی پەروەردەیش داواکاری مامۆستایان بە داواکاریەکی ڕەوازانین و پشتیوانی یەکەین و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فدراڵ شایستەدارایەکانی نەک مامۆستایان تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین و دەستەبەر بکەین. پرۆسەی ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە لە پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و ئیدارە سەربەخۆکان لە بەشێکی زۆر لە ناوەندەکاندا مامۆستایان بایکۆتکردنی وەڵەکانی خوێندنیان ڕاگەیاند و لە پارێزگاکانی هەولێر و دۆوەکیش پرۆسەکە دەستی پێکردەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.